جەرگم بڕاوە 27 ساڵە خۆم و میلەتەکەم لە قورچەکیون و لە ناو قڕاوین هیوادارم ئەم کەلیمە قسانیمتان لەبیر بێت دەنگدەران ئەو کەسانە هەڵبژێرن کە سبەی نییە لە بەغایە دیفاعتان لێ بکەن لەو قڕاوە دەرمان بکەن ڕەحمەتتان لێ بێ کەس خزمێرە نەکا ئەو کەسە بنێرن کە بوێر بێت زانا بێت دانا بێت بۆ ئەوەی سبەی نییە کە من چاودێرم و ئێوەش چاودێرە بن بەسەریانەوە ئەوانەی کە ناردوومانن بۆ بەغا کە شەرمان بۆ بکەن لەم قڕاوە ڕزگارمان بکەن ئەو وەختە من جارێک قازا دەکەم حیزبەکەی خۆیان دوو جار قازا دەکا لەبەر ئەوەی بۆ 4 ساڵی ئایندەیان داوەنی کەسیاوەکە هیوادارم ئەو کەسانە هەڵبژێرن کە جێی متمانەی خەڵک بێت بتوانن دیفاعتان لێ بکەن بتوانن شەرتان لەگەڵ بکەن لەدەست ئەم گەندەڵانە ڕزگارتان کەن بتوانن لەدەست ئەم گەندەڵانە ڕزگارتان کەن بتوانن لەدەست ئەم گەندەڵانە ڕزگارتان کەن